بەخوای گەورە خەڵک تەلەفۆنی بۆکردن بە گریانەوە بۆ دەبێنەوە بەخوای گەورە خوا شاهید بێ باشە. ژمارەیەک چالاکوانی قەزای سەی سادق دەستیان کردووە بە دابەشکردنی نەوت بە سەر خێزانەکانی قەزاکەدا، ئەوەش بەهۆی ئەوەی حکومەت بە پێی پێویست لەم وەرزی سەرمایەدا نەوت دابین ناکات. ئێستش خەڵک چاوەڕای نەوتە من ئێستا چاوەڕای هەموو بەیانێ سعادەت دەچم بۆ لای بەرمیلەکان چاوەڕای نەوتەکە ئەمڕۆ نەبیانی ئەمڕۆ نەبیانی ئەی کوا کە من زستانتەوا بوو نەوتم بۆ چییە کارەبام نییە غازم نییە کاکە ئەمە ئاوا نابێ بەخوا مەزە داواکەن لێ بێن بە دەممانە بێنە سەر خەت کاکە یان بڵە چاکە بیان بڵە خراپە بێ. هاوڵاتیانی شار و شارۆچکەکانی هەرێم تاکەوەکاری گەرمکردنەوەی ماڵەکانیان نەوت و کارەبایە کەچی حکوومەتی هەرێم هیچ کامیان دابین ناکات. ئەوەش وای کردووە چالاکوان و خێرخوازان گەر بڕێکی کەمیش بێت نەوت بە سەر ژمارەی خێزاندا دابەش بکەن تا چەند شەوێک ماڵەکانیان گەرم بکەنەوە. چالاکوانانی سەی سادق دەڵێن وەگەزکردن بە بربچارەتی و ئەرکی مرۆڤایەتی و چالاکییان ئەنجام داوە. گەنجێکی وەک من هەڵەسێ بە دابەشکردنی سوتەنی سەر هاوڵاتیان سوال ئەکەین سوال بڕوات هەبێ تەلەفۆنم بۆ خەڵکی سەرمایەدار کردو لە ئەوروپا کە بەڵێنی پێداوم هاوکاری باشم کە خوا شاهید بێ گریاوم لە خۆشیە خوا شاهید بێ باشە خوای گەورە شاهید بێ باشە ئەمە شەرمەزاری ڕوڕەشی بۆ ئەم حکوومەتە باشە. ئێمە لە کەشوایەکەشین لە جوگرافیاکەشین کە ژێرمان نەوتە بەڵام لەسەرەوە هەمووی فەقیر و هەژارە کە هەمووی کەسانی کەم دەرامەتە ژێرۆی نەوتە خەڵکی وا هەیە سەرۆ لەسەرەوە چۆڕە نەوت نییە لە ماڵیا کە ئەمە بەڕاستی کارەساتە حکوومەتی هەرێمی کوردستان بەم ئەرکی خۆی هەڵناسێ کەسانی خێرەمەند و خێرخواست لە ڕێگەی ئێمە ومانان و چالاکوانیانی مەدەنی و ڕۆژنامەنووسانەوە هەڵەسن بەم پێشکەشکردنی ئەم خزمەتگوزارانە بە هاوڵاتیان وەسپاسی ئەو خێرخوازانەیەکەین کە لەسەر گیرفانی خۆیان هەستاون بە دابینکردنی 800 لیتر نەوت بەسەر هاوڵاتیانی کەم دەرامەت فەقیر و هەژار و دەستکورد. ئێستا ڕۆژەکانی کۆتایی زستانە و بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک ئەوەی حکوومەت بەڵێنی پێدابوون کە پێش وەرزی سەرمان نەوت دابەش بکات هێشتا نەوتیان وەرنەگرتووە. دیار نییە کەی ئەو بەرمیلە نەوتەی حکوومەت بەڵێنی دابوو دابەش دەکرێت. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.